و هەدیەکەی شێدەین ساڵانی ڕابردوو خۆمانەوان کرد دە هەدیەماندا ئەنا خۆمان دە پرسیارمانە کرد و دە خڵاتمانەدا ئەم ساڵ وتمان بە بیرۆکەکە بگۆڕین هەر لە خۆتان بێ کەسێ پرسیارەکە بکە و هەر خۆیشی هەدیەکە دانا هەرکێ زانی هەدیەکەی بداتێ یەکەم شەو لەم برا بچووکەداوە دەستی پێ کرد لە خۆمەوە من پرسیارێکم کرد و پیاوێ جوابی داوە کێ بوو نازانم ناومان نەنووسێ کێ بوو محەممەد باش دووەمیان مامۆستا عەبدولهادی پرسیاری کرد مامۆستا عەدنان زانی سێمیان حاجی شوکر هەتا ئێستا هەدیەکەی ناوەردە وانێ کامنی تۆ ها ئەم قورئانە ئەمەی تۆیە شەمسەت نییە غینەوەیە نە ئینەکەی تۆ ئینەکەی نێژم باشە دەستە خۆش بێ مامپایە قاورد دەتوانێ باش ئەمەش چوارەمان پێنجەمیان کاک عەبدولکەریم وا خەڵاتەکەی نازانم ئەوش کارتێکی $5 ئەمە تا ئەمش کارتێکی $5 زۆر چاکە وا جەزایان دا تۆم پیاوە شەم هەدیەکانیان هێناوە و ئیتر مەترسن لە هەدیەکێ پرسیارەکە هەدیەکان حازرە ئەمانە گشتی هەدیەیە و پرسیارەکە کەین بۆی ئیسفادەیەوە 4 کات نوێژەکەین و 10 دقە ئاوا 5 دقە لە خزمەتتانە بین بۆی کاتەکانمان هیچی نەڕوا و ئیسفادە بکەین ئینشاءالله تعالە با پرسیارەکان پرسیارێتر بکەین ئەوەی کە لە بەدەستمانایە ئەڵێ ئایەتەکانی قورئان چەندێکە بەڵێ چەند 3000 6000 و ئیستا دێمە خزمەتت کاک عەبدولکەریم یەک دقە ئەم مایکێترمانەیەوە کەمە هەڵە لەوێ دەریکە و دوو پاتی تێ خەو بۆی بدەین پێ نا 6000 و چەندێ چەندێ دەی تەواوە قسەکەی مامەری تەواوە 6500 تەواو دەستە خۆش بێ دێ با ئەمە دەینێ ڕاستە خۆیە دێرۆ یەکسەرە دەینێ ئینشاءالله فەرموو گیان ئەخەی چێکە قوربانێ سەربەر بی 6500 بەڵێ ئایەتەکە نە هەڵەیە ئەخر شێر موبایل مەکەن چونکە موبایل بیستمان هەزانێن باشە پرسیارەکان کردومان کێ پرسیاریە بابماندا تێ بکشۆنە بێژە بکشێنەوە نایە لێی سێنە نازانی چی؟ ناوەکانی چی؟ ئەو بدە من هەر کەسێ پرسیارەکەی کلەی دێنی ئینشاءالله بیدەنێ باش نییە وا بە باسکردنی ناوی یعنی ناوی دەریسی چاکت کێ وایە ئەی کێ ئەم پرسیارین کێ ئەمەی کاگەیلانە با خۆی بیکە مایکەکەی بدەنێ با خۆی پرسیارەکەی بکە خۆتێکەی یان خۆم بیکەم بێری بێری نازانم من ئەمەم نەویستە ئەو هاوڵە کێیە کەوا بانگی بکەی یان ناوی بێنی سی چاکت بۆ دەنووسرێت یا بڵێ ئەو سەحابە کێیە لە قورئاندا ناوی هاتووە باوا بێژی بەڵام ئەمسی باشە ئیستا دێمەلاتان بەسام ئەمسیە ئەم مەڵێن لە جێگەی خۆتان نەڵێن بۆ خۆتان هەڵیگرن ئەمسیە نازانم ئەمە نەویستە ئەو سەحابەیە کە ناوی هاتووە لە قورئان مەشهورە ئەوانەی جوابی داوەتە شەوانی تر ئینی ناکەین کاکە گیان ها
ندەیچ فەرموو زەیدی کێ دەمەێژن گشتان ئەو بیسەیە کرێژێوتە تەواو وتی دەستان خۆش بێخوا تەواو کاکە فەرموو ڕەحمەتان لێبێ یەکەیەکە با ئیسفادە بکەین نەبێتە غەڵبەغەڵب جوان نییە عەفو براکەم پیرۆزی بێ پرە نەیگەڕە ڕەسم ئی من نییە تا ڕەسمەگری یا ئەڵڵا ئەمەش خۆیشت کێ پرسیارەیە کێ پرسیارەکە کێ پرسیارێ بکەو ئەڵێ ناوی خوای پەروەردگار چەند جا لە قورئانە هاتووە پرسیارەکانی کەمێ وردەمە ناوی ئەڵڵاه چەند جا لە قورئانە هاتووە دەمە دەست تۆچی لێکرد لەگەڵی نەکات ئەمین کێ بەلەمەکە یعنی دوو خەڵاتی دێتێ یەک پرسیارە چۆن دوو خەڵاتەوە ئەوی کە پرسیارێتر باشە کاکە ئەو بچۆ لای عەلی ێژە کاتێ پێنجی بووە خوا جەزای بدات خوا جەزای باشە قوربان گیان ناوی خوای پەروەردگار بەڵێ نە زۆرە بەڵێ قورئان ناوی ئەڵڵاه زۆرە کا حاجی گیان چۆن زانیت کا حاجی گیان فەرموو دەست خۆش دەستی ساغ بێ سەربەرز بی یا ڕەبی ئان کاکە حەمەدیان دەست خۆش بێ ئاخوا لەشی ساغ براکەم زانیتان چەنە 980 ناوی ئەڵڵا جان جەلە جەلالوو 980 لە قورئانە هاتووە کێ پرسیارێ با پرسیارکەن چووکە با من پرسیار نەکەم ئەمە وشەکان و پیتەکانی نووسیوە گرانەکەمێ قورسە حەز ناکەم کێ پرسیارێ با بیکە خەڵات لای ئێمەیە خەڵاتەکەی دەینێ ئێستا عینەکەی کامە هەرچی تێ بێژە هەمایەتی کێ شێر باش ئەخە من پرسیارەکەم وەڵامەکە لای تۆ باشە لە سوورەتی ئێدە خۆت پرسیارەکە کە براوت چکە با من وەک خۆتە زانی بیدەرێت پرسیارەکە پرسیارەکەت کە بخەیش ئەمەی بخەیش مامۆستازەی دەگا لێرە بە خەڵاتەکەی بدەینێ وەزی لێ بێرە پرسیارەکە ئەتایش دێ پرسیارەکەت بکە بسم الله نوصل إلى جزء تبارك سورة الاثنين كوشي إجابته بمعنى الشير سورة تبارك جزء تبارك وشي كاتوها بمعنى كما قسم بمعنى الشيرتي اسمه عربي كان زانم جان شير تواوا دش خوش كازمان مناڵەیە لات بدێنێ تو خۆت بیدەین خۆت هەدەیە خۆت بدێ مەخمان نییە بیدەیت هەرچێ بیدەرێ ئەگە مامۆستازەیت هاتووە بۆی بنێرم لای من نەفەوتێ خەڵاتەکان با نەفەوتێ لای من مامۆستازەیت مامۆستا حەسکا حەسەن گیان پێرۆ با بدەینێ ئەمە کاش کوورەی دێتێ
قورآنەکەت باش ئەمەی تۆ براکەم دەستی کاشکر خۆش بێ ئینەکەی مامۆستا زەیدیش ئەگەر لەیرە با ئەمەی دەنێ گەیلان مناڵێک بوو ناومان نووسی بەس گوتی ڕقەمتە دێنێ نازانم هاتووە لامانە هەندێ ئەی بێ کاکی گیان دەستە خۆش بێ هەدیەکە کامە بوو وەی کاک گەیلان ئەو دوو هەدیەیەکی نەما بەس قەینا خۆمانەی دێنی قەیناما ئەمە دەینێ ئەمە سەعاتێکی جوانە لێ باوکەکەم هەرینەکەی من تۆماوە بە دیارە بزان ئەو قورئانە دۆزنەوە کاکە چێ پرسیارەکە یەکێکی تر با پرسیارێ بکە و ئەوەتە قورئانێکی تریش بێرن دەنگێکی تر شەیە سوور لەگەڵەوە بوو ئەو بدە من حاجی بەسە جارێ حاجی پەلەمەکە بام دوو خەڵاتە بدەین بۆ چوار کاتە نوێژەکەی تر ئینشاءالله تعالی بۆی بمێنێ ئەوەی قورئان یەکەم شەو کە پرسیارمان کرد کێ بوو ئینەکەی منی زانی کام محەممەد یەکەم شەو کە پرسیارێکمان کرد کاک محەممەد کێ محەممەد ئەگەر لێرێت خوا بابی دێنێ قورئانەکە باش حەجەکەی فەرموو با نوێژەکانمان بکەین بیتێنم بۆ کاتێکی تر با زۆری تێدەچێت